ئێمە لە هەرێمی کوردستان بە پێی یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 هەر تاکە کەسێک هەوڵاتیەک لە چارچێوەی کاری ڕۆژنامەگەری ئەرکی خۆی ئەنجام دابێت لە کاتی سەرپێچیش بێت لە چارچێوەی ئەو یاسا دادگاکانی ئێمە و لێکۆڵینەوەکان دەکرێت لەگەڵیان و لەمەدا نەزیندانی تێدا و نەدەستگیرکردنیشی تێدا. بەڵام ئەگەر کەسێک لە چارچێوەی هەوڵاتی بوونی خۆی لە کارێکی توندوتیژی یان سەرپێچی ئەنجامی دابێت لەمەدا لە کاتی دەستگیرکردن یان دەرچوونی فەرمانی دەستگیرکردن هەم دادوەری معنی و هەمیش دادگای معنی بڕیار ئەدات چ جۆرە یاساک بسەپێنرێت لەسەر ئەو کەسە. ئایا ئەمە لە چارچێوەی کاری ڕۆژنامەگەری بووە یان لە چارچێوەی ئەرکی تر بووە کە خۆ لە یاساکانی تر دەبێنێتەوە سەرپێچیە لە هەندە یاساکانی تر. ئەمە حقەت یعنی نقطەی فەسڵە بەنسبەت ئەم بابەتە و ئەتوانم بە زۆر وازح و شەفاف بڵێم هیچ کەسێک لە هەرێمی کوردستان لە چارچێوەی کاری ڕۆژنامەگەری دەستگیر نەکراوە. ئەگەر ڕاگیرا بێت لە کاتی خۆپێشاندانەکان باوێ زەبتی قەزایی ئەمنی بکرێت ئەوەش لە هەموو وڵاتێک کاری پۆلیس بووە و نەبووە کە وەکو ڕۆژنامەنووس بەڵکو وەکو تاکە کەسێک لە چارچێوەی خۆپێشاندان ئەگەر توندوتیژیەک ڕوویدا بێت بەڵام کەسێک فەرمانی دەستگیرکردن بۆ دەرنەچووە وەکو ڕۆژنامەنووس و لە زیندانەکانی هەرێم نییە و ئەمری زیندانیشی بۆ دەرنەچووە. بەڵێ ئاگادارم. زانی زۆر شت هەیە ئێمە زۆر پەلە دەکەین لە پێدانی زانیاری. من هەل ئەمڕۆ بەیانی لەگەڵ دامودەستگاکانی معنی قسەم کردووە سەبارەت بەو 5 کەسە دیارە دوونێ ئەو فەرمانەکو ئەو نامە پەیوەنددارانە کە هەیە و ئەو ڕێکاری کارگیری کە هەیە کە دراوە بە ئاسایش درەنگ گەشتوتە ئاسایش بۆ ئەو ڕێکارەکانی ئفراج دەست پێ بکرێت بەردان دەست پێ بکرێت. هەر ئەمڕۆ بڕیار وایە ئەمانە بەربدرێن و تەنها ئەوە بووە ڕێکارەکانی ئیداری وەکو ئەوراق شتیوای کە پەیوەندیدارە درەنگ گەشتوتێ دڵنیا بن لەوەی کە فەرمانی دادوەر و فەرمانی دادگا وەک خۆی جێبەجێ دەکرێت.